بەڵێ حەشدی شعبی بە فتوایەکی سیستانی دروست بوو دامەزرا و بەرگێکی نیزامی بەبەرکرا لەلایەن پەرلەمانی عێراقەوە چونکە پەرلەمانی عێراق زۆرینەی پەرلەمانتارەکانی شیعە بوون. جا لە دوای ئەوە بە بیانووی ئەوەی کە لە هەندێک لە ناوچەکان ڕێگری لە تیرۆر و لە بوونی داعش و لەمانە دەکەن حەشدی شعبی ماوەتەوە هێزێکی نظامی شایستە. دەمانە گفتوگوی زیاتر بکەین ئایا بوونی حەشدی شعبی لە ناوچەکانی دووسخورماتوو و ئەو ناوچانەی کە بە مادەی 140 کێشیان لەسەر و ناوچە کێشە لەسەرەکانن چ ضرورەتێکی هەیە بۆ دەبێت لە کووردا حەشدی کوردی هەبێت؟ ئێمە پێشمەرگەمان هەیە ئایا پێویستە کات کە ئێمە هێزێکی دیکەمان هەبێت بە ناوی حەشدی کوردیەوە؟ هەموومانە پرسیارن لە مەسعود مەلا پەروێز چاودێری سیاسی ئەو پرسیارانە دەکەین بە خێرهاتن دەکەین سەبارەت بە هەوڵی دروستکردنی حەشدی کوردی لەو ناوچانە گفتوگۆ ئەکەین. سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس بۆ ئێوەش بە دڵنیایەوە حەشدی شعبی دروستکرا بە فتوایەکی سیستانی بۆ کات و زەمنێکی دیاریکراو بوو. باشە کەواتە ئامانج لە پێکێنانی حەشدی کوردی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم چییە؟ ئامانج لەوەیە کە ئیستیغلالی ئەو بێکاری و ناکەن کە لەو سنووری ناوچە ناکۆکانە بە دڵنیایەوە ئەویش وای کردووە کە زیاتر بۆ سیاست بۆ ئەوەی کە هەستی نەتەوایەتی لەو شوێنانە نێڵن مەشێ پلانێکە لە پلانەکانی دەوڵەتی عێراق و دەوروبەر بۆ ئەوەی هەمووشی ئەخولێتەوە لەسەر ئەوەی کە کورد کیانێکی هەیە بە ناو هەرێمی کوردستانەوە ئابڵوقی بدەن. ئەو شێکێکە لەو پلانانە کە ئەیانەوێ لەو ڕێگەیەوە ئەو بەدیلێک بۆ پێشمەرگە دروست بکرێ. باشە کاتە ئەم کارە ڕێگریکردن نابێت لە پێکێنانی لیوا هاوبەشەکان بۆ پاراستنی ئاسایشی کەرکووک و ناوچەکانی دیکە و هەروەها کە لەسەری ڕێکەوتن کرابوو پێشتر. خۆی کێشەکە لە چیایە؟ کێشەکە لەوەیە کە دەوڵەتی عێراق و دەوڵەت ئەو دەسەڵاتە یان ئەو مرکزیەتەی نییە کە بە ناو دەسەڵاتەکانی خۆشیە لەگەڵ حکوومەتی هەرێما کە ڕێکەکەوێ بۆ دروستکردنی لیوای هاوبەش کە پێشمەرگە و جێشی عێراقی پارێزگاری لە کەرکووک و ئەو جێناکۆکانە بکەن کەچی لەو لاوە دێت لە حەشدی شعبی بۆ کورد دروستەکە خۆی لە خۆیە ئەمە ناکۆکیە لە سیاسەتی خۆشیە. بۆیە من دڵنیاتانەکەمەوە کە ئەمە ناچێتە سەر ئەمانە پێشتریش حکوومەتەکانی ڕابردوش ئەمانەیان دروست کرد و فەشەلیشیان هێنا. بۆیە ئێستا ئەو استیغلالی ئەو بێکاری و ئەو نەهامەتی خەڵکی ئەو شوێنانەکەن واجبی حکوومەتی عێراقیشە کە لەو شوێنانە هەلی کار بۆ خەڵک دروستکانەوەکو بیان کاتە حەشدی شعبی و باش بۆ پێی کە ئێوە خەڵکی کەرکووکن. بەڵێ پێتان وایە ئێوە دەڵێن کە نەبوونی هەلی کار ئەمانە بێتە هۆکار پێتان وایە گەنجی کورد بەدەم بانگەوازەکانەوە بچن؟ بە دڵنیایەوە من ناتوانم بڵێم ئەچنیان نەچن بەسەوەی کە لە خەڵکی کەرکووکە بینرێ زۆر زەحمەتە جارێکی تر تەسلیمی ئیرادەی دەوڵەتانی عێراق بێت و ئەو عەقڵیەتێک کە حکمی ڕێکرا ئەوەی خۆپشاندانەکانی ڕەحیماوایشمان لەبیرە کە چۆن ڕەدی ئەوە درایەوە کە ئەم شارە شارێکی کوردستانیە و ئەبێ کوردستانی بێ و داوای پێکۆژیانی شەکەین نەوەکو بەو شێوەی کە تۆ بێت حکمی من بکەیت و موچەم بدەیتێ و ئیرادەی خۆت فەرزکەی. ئیرادەی خەڵکی کەرکووک ئیرادەیەکی بەهێزە ئەو ئیرادەیە زۆر قورسە فەرز داسەپێندێ بەسەریە. باشە کاک مەسعود ڕووداوەکانی دوای با بڵێن ئۆکتۆبەری 2017 وای نەکرد کە دامەزراندنی ئەم جۆرە هێزە یاخود هەر بەگشتی دەنگۆی دروستبوونی حەشدی کوردی لە ناو کەرکووک و لەو ناوچانە لە دەوروبەری لە دووسخورمەتوانە دەستکراوە بن بۆ ئەنجامدانی دانانی هێزێکی و ئەگەر ڕاشگەێنراوە بەڵام تا ئێستا هیچ هێزەکە دانەمەزراوە بەڵام هەر ناونووسی خەڵکەکرێت ئەمە دەستکراوەی ئەو کاتە نییە؟ خۆی هەموو ئەوەی کە بەسەر کەرکووک و خورمات و ئەو ناوچەدا ناکۆکیانە کوردستانەکان دێت هەمووی دەرەنجامی ڕووداوەکانی ئۆکتۆبەرە
بە دڵنیاییەوە ئێمە لە کەرکک کورد بەگشتی کەرکووکی پاراست خوێنی ڕشت پێشمەرگە تا سنووری هەمرینی چوو بوو کە بە گیان و بە خوێنی خۆی پارێزگاری لەو شوێنانە کرد بەداخەوە ئەوەی ڕوویدا کە دەرەنجامەکەی ئێستا کە ئەیبینین خەریکە هەش دروستە کرێ کورد لەو شارە یانەوە ئیرادەی کورد بشکێنن وەکو تێشم ئیرادەی خەڵکی ئەو شوێنانە ناشێت چکە خەڵکێکی با بڵێن 100 ساڵە تێ کۆشێ خەباتەدا خوێنەدا بۆی بمێنێتەوە شەڕیمانەوە ئەکات ماشەوە. باش پرسی تعریبکردن لە کەرکک هەمیشە پرسێکە کە ئەتوانین بڵێن دەرگاکەی قەت بە داخراوی نبینین هەمیشە دەرگاکەی کەمێک کراوەیە بە جۆرەها شێوە هەوڵی بە تعریبکردن ئەدەن لە کەرکک و لە ناوچەکانی دەوروبەر ئەمە شێوازێکی نوێی تعریبکردن نییە بە شێوازێکی نوێی تعریبکردن دانانرێت دانانی حەشدێکی کوردی لەو ناوچانە ئەمە نەوەکو تعریب ئەمە لە تعریب خەتەرترە ترسناکترە چونکە ئەمە هەم تعریب و هەم تەشەیوعیشە ئەوەی کە ئێماسی پێەکەین هەوڵێکی تەشەیوع ئەدرێت بە تایبەتی لە ئەو مەزەبانەی کە نزیکن لە شیعەوە کە کوردیشن ئەم هێزانش کە دروستە کرێ بە ناو حەشدەوە بە دڵنیاییەوە کاتە هەم هەڕەشەیەکی نەتەوەیە هەم هەڕەشەیەکی مەزهەبیە بە ترسناکێ لەمەیە هەوڵە درێکە لەم ڕێگەیەوە کەمەکەمە خەڵک بەرەو تەشەیوعیش بچێت. باشە پێکێنانی حەشدی کوردی تا چەند دەستوەردانە لە پیلانێک بگێڕێت لە دژی نەتەوەی کورد لە کەرکک چەند مەترسی دروست دەکات ئەمە تا چەند ئەبێتە هۆکار بۆەوەی کە هێزە کوردستانیەکان بەخۆیان بێن کە ئەو ناوچەیە بەم شێوەیە ئێستا مەترسی لەسەر لەگەڵ خودی کووردا کارەکە لەسەر خودی کورد دەکرێت ئەوە پلانی دژی بە تایبەت بۆ کەرکک بەگشتی یان بۆ ئەو ناوچانە پیلانە دژی وەکوتم پێشتریش پیلانە لەسەر کورد بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی کورد ئەبێ لەم کاتەیە واز و کێشە لاوکیانە بێنێ گرنگی بەم کێشانە بدات کە خەریکە زیاتر پەرا ئەسێنێ ئەمە بەرنمەیەکی مەودا درێژە ئەبێ لێستاوە کورد لەو شوێنانەی کە هەڕەشیان لەسرە لە مەسلەی تعریب لە مەسلەی تەشەیوع لە مەسلەی دروستکردنی حەشد ئەبێ زۆر تۆند وڵام بداتەوە چۆنیش وڵام بداتەوە هەمووی بەیەکەوە هەموو کورد بەیەکەوە هەموو ئەحزابی کوردی بەیەکەوە چونکە ناکرێت تۆ کێشەیت لە هەرێم هەبێت و لەو ناوچانە بیتێتە دەست قەدەرەوە. باش کورد هیچ ڕێگایەکی یاسایی یان دیبلۆماسی لە بەردەمدا ماوەتەوە بۆ ئەوەی کە ئەو ناوچانەی کە ناوچەی با بڵێن مادەی 140 دەیانگرێتە خۆ پارێزگاری لێ بکەن لەم جۆرە هەوڵانە خۆی لە ڕووی یاساوە کورد حەقی هەیە نەوەکو پارێزگاری بەشداری لە دەسەڵاتی ئەو شوێنانە بکات چونکە لە دەستورە هاتووە ئەم ناوچانە ناوچەی ناکۆکردنی ینی لە بین لە نێوان حکومەتی فدرالی و لە نێوان حکومەتی هەرێم بۆیە ئەم دوو حکومەتە بۆیان هەیە ڕێککەون لەسەر ئەوەی چۆن ئەو ناوچانە بن بەڕێوە مادەی 140 تاکویسە مادەیەکی دەستوریە بۆیە ئەبێ لە ڕووی یاسایەوە ئەتوانێت زۆر شت بکە. باشە وەکو کۆتا پرسیار چەرێ کاریگەری ئەبێت لەسەر پێکێنانی حەشدێکی کوردی کاریگەری ئەبێت لەسەر لیوا هاوبەشەکان ئەگەر پێک بێنرێت بە دڵنیاییەوە کاریگەری خراپێ بێ چونکە ئەوان حەشت تۆ بتوێنێتەوە ڕاستە لە ڕووی یاساوە لە پەرلەمان دەنگی لەسەردرا بەسە کەوای بینری زیاتر لە ملیشیایەکە چێت لە قووەتێکی نظامی ناچێت ئەو لیوانە دروستەکری قووەتێکی نظامین بۆیە کاریگەری ئەبێ بۆیە بێ حکومەتی هەرێم سەخت کاتەوە لەسەر دروستکردنەوە و پێکێنانی ئیشکردن بەو لیوایانە چونکە ئەگەر چەندێ تاخیر بێ ئەوان زیاتر هەوڵەدەن حەشت بۆ کورد و بۆ خەڵکی کەرکک دروستکەن وەکو تیشەم ئیستیقلالی هەنێ خەڵکەکەن کە لەوانەیە بێکار بن لەوانەیە شتێک بێ بەس ئەمە سیاسەتێ و بەرنمەیەکی مەودا درێژ ئەگەر ڕێگی لێ نەکرێت
بۆ داهاتووی ئەو شوێنانە خراپە بێ. بەڵێ مەسپاس دەکەین مەسعود مەلا پەروێز چاودێری سیاسی لەگەڵمان بوویت. زۆر سپاس بەڕێزی.